ئەمە چ شاکارێکی جوانە، چه هونەرمەندێکی نیگارکێش ئەتوانێت تابلۆیەکی ئاوا بکێشێت. ئەو دەستە هونەری ڕوبەڕووی سروش بوویەوە توانی سەختیەکانی سروش بکاتە شوێنی حەوانەوەی خۆی. ئەو دەست و توانە هونەریە تەنها لە هەورامیەکان دەوەشێتەوە. ئەوە ئەوانن لە کاری هونەری گۆرانی و مۆسیقا و دەنگخۆشی و کڵاشچین و شاڵچنیندا دەستی باڵایان هەیە. ئەوان لە سەختترین شوێنەکانی سروشت بە قەتپاڵی شاخەکانەوە جوانترین شوێنی نیشتەجێبوونیان بۆ خۆیان دروست کردووە. شاخەکانی هەورامان لەگەڵ سەختیەکاندا و لەگەڵ دەستکردە جوان و نەخشینەکەی پەروەردگاردا لە هەوراماندا دەستی هونەرمەندانەی هەورامیەکانیش جوانتر نەخشاندوونی. هەورامیەکان ئەو ئەندازیارانن کە نەخش و نیگاری جوان لە قەتپاڵی شاخەکان دروست دەکەن. ئەوان لەگەڵ کارە جوانەکانی خوددادا ئاوێتە بوون. زەڵم ناوچەیەک کە لێوان لێو لە جوانی شاکارێک مەگەر بەس خوددا بتوانێت ئەوەندە جوان نیگارێت بکێشێت. لێرە هاتوومەتە ناوچێشی گەشتیاری جوان. ئەو شوێنەی کە منی لێم دەی زەڵمە. زەڵم ناوچەیەکە ناوچێشی گەشتیاری، ناوچێشی خۆش، سەرچاوەی ئاوێکی جوان، سارد و تا بڵێ خۆش و ناوچێکی تا بڵێ دڵڕفێن. زەڵم ئەو خەڵکانەی کە ڕوئەکەنێرە زیاتر لە وەرزی بەهار و هاویندایە. ئەگەر چی بە ناوی ئەحمەداواوەیە، بەڵام جوانیەکە، سروشتە نازدارەکە، ئاوە حیاتەکە لە زەڵمدا. کە دەگەیتە دەی زەڵم هاژەی بە خوڕی ئاوی زەڵم تێکەڵ بە هەموو شتێکی مرۆڤ بێت. خانوەکان لە بەردی شاخەکان دروستکراوە. دەیەکە سیمایەکی هێندە جوانی هەیە، ئەستەمە لە خەیاڵدا بسڕێتەوە. ئەمە ناحەقیە بەڵێ هەرمووی ناحەقی وەرە وەڵام وەرە ئەم گونە ئێمە یانە لانکەی شۆڕژی هەموو حیزبەکان و بەڵام بەداخەوە متاسفانە. لە سەرەتای دێدا لەگەڵ حاجی فاروقی تەمەن 45 ساڵ کەمی قسە و باسمان کرد. ئەو لە ناخیدا کۆڵە خەمی کێشەکانی زەڵمی هەڵگرتووە. ئەیود ئێرە لانکەی هەموو شۆڕشەکان بووە، بەڵام ئەوە تا بەو شێوەیە کە دەبیندرێت. باسی لەوەش کرد لە بنی پەڵکەوە تاک و سەرچاوی زەڵم کراوە بە مڵکی گەشت و گوزار. ئەو باز ئەوەش دەکات بڕیار بوو ساڵی 2009 بێتە ساڵی ئاوەدانی دێکانی کوردستان. پرسیار دەکات و دەڵێت کوا ئەوە زەڵمە، ئەوەش غەدرەکەی لێ کراوە، خەریکە لێمان قەدەغە دەکەن. دمك بيكون لەناو زەڵم بوردەوردە لەگەڵ هاوڕکارەکانم بە تایبەتی هاوڕێم کاک ڕەوا کامێرەمان سەرکەوتین بە تۆمارکردنی بەرنامە وێنەگرتنی چەندین دیمەنی جوان. ئەو هاوکارەی ترمان کە هەر خەڵکی زەڵمە و کاگەحەیە لەگەڵ خۆمانە خۆڵکی کردین بۆ ماڵی باشی، ماڵی حاجی کەریم لە زەڵم کە هاتمە ئەم شوێنە بەڕاستی دیمەنێکی تابڵی جوان. لێرە
حاجی حەوز و ئاوێکی جوانی بۆ خۆی دروست کردووە ئاوی سەرچاوی زەڵمەوە تا بێرا بەناو ئەم خانۆ بەژێر خانۆکە تێپەڕێ لێرە ژیان لەم خانۆشدا ئەمەنە خۆشە مرۆڤ تیا سەرسامە بێت حەز و ئاواتێکت بۆ دروست دەبێت کە نەتوانیت زەڵم بەجێ بێڵی واتە زەڵم ئەگەر چی شوێنێکی گەشتیاری گرنگە و ناوچێشی خۆشە و ئاو هەوایەکی فێنک و بەتام و بەلەزەتی هەیە لە هاویندا خەڵکەکەشی بە هەمان شێوە خۆشیان دەستی ماندویان خستۆتە کار بۆ زیاتر جوانکردنی ناوچەکە و ماڵەکانی خۆشیان لە نمونەی ماڵەکەی حاجی کەریم كعجبي وكنجي راسي بتوشي بيقعدوا ثالثا جاوري على خالي وزلدي سعدي سوى أغلي كاني يتوى مشاوي لما سوى أغلي كاني يتوى مشاوي لما سوى صالي ترادي هضرين وكيبو جاك بكي شالبو خلوة كحاجي مال عوابي هاتي نجور عاوي سارد وهنجيرو أنا ما سناني هورامي شوانيا كردواريشي رسن أم حوضو أو دروس كردو أنا شون دروس كردوها شون أو هاتو أو لشوية باسك موكا والله ده فيشو بخير بين ست شاوم شاو خوش ام آوه ام جوغي باخ اما يعني که لجيرو يت لجير مالكانو يت وقتی خوی که دروسم کرد تو ده بغلطی دروسم کرد و بس بو بمشکینم حقیقتا ابي چاکی بکم بس بوم چاکی ناکت ندانم بس اما يعني ام لوله هل لسر چاوکه ویاتوه لبره و پیز نبه بو خواردنوه بۆ خواردنەوە منەظەمەیە کڵا هات ئەو بۆ کردین باشە منەظەمەی کرا بۆی کرد منەظەمەی کڵا نەخێر دانیشتنی ئەم سەر حەوز و ئاوە فێنکەوە نیە بۆ خۆتان وەڵا الحەمدوللا باشە یعنی لە حەقەتا تا ئیسە ناڕەحەت نەبین ئەگەر تۆزێ گەرمیش بێ هەر لەوانەیە هەر لەگرێ ئەستانەکەی حەوزەوە ژیانی ئەوسا وەکو ئیسە نەبوو ژیان زۆر ئاسایی بوو زۆر ڕەحەت بوو یعنی کەس بە تەمای دۆڵەمەنی و پلە بەرزی و ئەوانە نەبوو ئەوەی ساحی باخ بووایە باخیە بوو ئێمە بەنسبەتی خۆمانەوە ئیسە باخەکەمان پارچە پارچە بووە بۆ بە هەژنۆ قیسەوە بە وەختی خۆی یەک پارچە بوو ئێتر هەنجیری زۆرمان بوو 30 دانە ڕۆژ ئێمە 30 بار باری هێسر هەنجیرمان بەتۆ ئەم منتیقەی نەوێ و منتیقەی وەڵەسمت و ئەم منتیقەی شانۆری داومانە بە گەنم و بۆ نانەکە ئێتر هەر نانەکەت بووایە پێویست بە کێشەی بە پارەشت زۆر نەبوو مێژووی دروستبوونی ئەم دەیە زۆر کۆنا دەگونجێت هەر لە سەرەتای ژیانی مرۆڤایەتیەوە ئەم دەیە ئاوادان بووبێت لەبەر ئەم هۆکارانە ناوچێکی شاخاوی و مرۆڤەکان بۆ ژیانی خۆیان ئەشکەوتیان وەکو شوێنی حەوانەوەی خۆیان بەکارهێناوە بوونی سەرچاوی ئاوی زۆر لە ناوچەکەدا کە هۆیەکی سەرەکیە بۆ ژیان هەر وەکو چۆن وتوانە ئاو ئاوەدانی نزیکی لە دەشتی شارەزورەوە کە مرۆڤەکان لە کۆندا زیاتر لە کاروباری ژیانی ڕۆژانەی خۆیاندا پشتیان بە کشتتوکاڵ بەستووە لەبەر ئەم هۆیانە و چەندین هۆکاری تری سروشتی هۆکار بوون بۆ دروستبوونی ژیان لەم ناوچێدا بوونی دێکە تا ڕادەیەک ڕوون نییە بەڵام ئەوەی لە سەرچاوە مێژوویەکاندا باز دەکرێت ئاسەواری ئەم دەیە لە چەند شوێنێک دۆزراوەتەوە هەروەها بوونی میرنشینی ئەردەڵان لە سەدەی شەشەمی زانیدا و خەڵاکانی زەڵم ئەو ڕاستیە دەسەلمێنن کە ئەم دەیە مێژوێشی کۆنی هەیە مێژوونەی ئەم دەیە کە لە سەرچاوە مێژوەکاندا باسی لێڕۆکراوە شوێنەکەی لە بەردەم قەڵای خان ئەحمەد خاندایە واتە قەڵای زەڵم شوێنی ئەم دەیە بووە کە ئێستا لەلایەن خەڵکی دەیزەڵمەوە بە پەچە دەناسێت کە شوێنەواری تا ئێساش بەڕوونی دیارە و مێژووی دروستکردنی نادیارە بەڵام لە ساڵی 1970دا
بە دەستی عوسمانیەکان وێران کراوە. أغلي ويكالي تومي أغسل صابو بهوري أغلي ويكالي تومي شوێنی دووەمی دێکە ناساوە بە دەگا کۆنێ کە لە ساڵی 1976ەوە دروست کراوە ئاوەدان کراوەتەوە کە شوێنەکەی بەرامبەر ئەم دێی ئێستایە و ئاسەواری شیماوە. لە ساڵی 1955دا بۆ یەکەمین جار لەلایەن مامۆستا شێخ سدیق سەرگەتیەوە یەکەم قوتابخانە دامەزراوە بە فەرمی لەلایەن میریەوە فەرمانی بۆ دەرکرا بۆ یەکەم جار زیاتر لە 20 منداڵی دێکە بوونە خوێندکار. بەردەوام بوو تا ساڵی 1970. ناوی زەڵم لە لاپەڕەکانی مێژووی چ سیاسی چ ئاوەدانی و کۆمەڵایەتی تەماشاکەن زۆرترین ناوی هاتووە. کەن دوایی ساڵی 1639 پەیمانی زەهاویش و قەڵای زەڵم نامێنێ دەڕوخێ لە ساڵی 1644 پەیمان نامەکە بە تەواوەتی جێبەجێ دەبێت و قەڵای زەڵم ئەڕوخێت و دوایی میرایەتی ئەردەڵان لە زەڵمەوە دەگوازرێتەوە بۆ سنە. لێر ئێرە دوای 50 ساڵ تقریبن ئێرە وەکو گوند دیسانە دەردەکەوێتەوە بە ناوی دەی زەڵم، بەڵام شوێنەکەی لێرە نابێ لە خوارەوە دەبێت. لە شوێنەواری قەڵاکۆنەکەدا کە سێ گەڕەکی لێبێ، گەڕەکی جەمیناوە، گەڕەکی وەرقەڵا، گەڕەکی پەچە. ئەم دێ هەر بەردەوامی ئەبێت تا ساڵی 1970 لەلایەن عوسمانیەکانەوە دەڕوخێت دەسووتێنرێت. ئەگەر بتەوێتەوە بەراورد وەکو ئەوە بکەی بڵێ کێ وەکو مستەفا زەڵمی هەیە، توانم بڵێم لە کوردستانە دنکە ناتوانانی بڵێ وەکو ئەو هەن. دکتۆر مستەفا ئەگەر بمانەوێت پێناسەیەکی بکەین ئەڵێن یەکەم کەسێکی کەسایەتیەکی ڕۆشنبیر، واعی، هۆشمەندی، مجەددێکی ئاینیە کە ئەتوانین بڵێن لەسەر ئاستی عێراق و جیهان و ئومەی ئیسلامی یەکێکە لەوانەی کە قەڵەمەکەی زۆر بەبڕشتە، کە قەڵەمەکەی توانیوێتی بچێتە کونجوکە لەبەرێکەوە وەکو مجەددێکی ئاینی کەسی تر شان نەدا لە شانی. نووسینی ئاینی ئەو لە بوێری ئەودایە کە دەستی بردووە بۆ کۆمەڵێک چەمک کە خەڵک بە حەرام کە بە بڤە لە دینە باس کراون، بەڵام ئەم توانیوێتی بوێرانە دەستیان بە ببات و بتوانێ بە جۆرێ لە جۆرەکان وردەکاری ئەوتۆ بدۆزێتەوە کە ئاین لەگەڵ سەردەمی نوێدا بگونجێنێت. دەگا وەشەکیت نەساڵێکێ بێبایێ نشتی ماڵێکێ ئانا بارژیکە پاچوو بۆ داڵانی لە یەرویم بەزەریکە خواول لە خاڵانی بەگەر منوەسەری. پاش ڕاپەڕینی ساڵی 1991 وەک هەموو دێکانی دیکەی کوردستان ئەم دێ لەلایەن خەڵکی دێکەوە ئاوەدان کرایەوە و لە ساڵی 1993 دووبارە قوتابخانی تێدا کراوەتەوە، بەس ئێستا داخراوە بەهۆی نەبوونی بیناوە. هەر لەو ساڵەدا مزگەوتەکەش ئاوەدان کرایەوە، بەڵام تا ئێستا بنکەی تەندروستی تێدا نیە. لە ساڵی 1990 بۆ یەکەم جار لەلایەن ڕێکخراوی NPA نەرویژیەوە بەهۆی بەکارهێنانی تۆرباینی ئاویە بە سوودوەرگرتن لە ئاوی سەرچاوی زەڵم بۆ دروستکردنی کارەبا بۆ هەر سێدەی زەڵم ئەحمەداوە ناوباخان، بەڵام ئێستا ئەو پرۆژەیە لە کارکەوتە و سوودی لێوەرناگیرێ، بەس ئێستا لەلایەن حکوومەتەوە کارەبای نیشتیمانی بۆ دابین کراوە.
ئێستا بە حکومیەوەی کە خەڵک زیاتر ڕووی لە شارەکان کردووە و ئەو دەرامەت و داهاتەی کە خەڵک پێویستێتی وەکو پێویست لێرە بۆی دەستنایە بۆی دەست ناکەوێت زیاتر لە شارەکانە خەڵکی کەم لێرە نیشتە جێە ئەوەیشی کە زۆرینەی خەڵکی زەڵمە لە خورماڵان نیشتە جێ بۆ چکە زەڵم بە حکومی خۆی 513 ماڵە بەڵام ئێستا 23 ماڵی لێرە لە ناو گوندەکەدان ئەو شوێنەوارە دێرینانەمە بەرەگا خوگانمان هەیە کەڕەجاڵمان هەیە و کۆشکمان هەیە کە پاشای ساسانی ئەزگوردی تیا بووە و لەم دوایانەشا قەڵای خانمان هەیە کە خان ئەحمەخان لەوێ کە کوڕی هەڵۆخانە و ئەمارەتی ئەردەڵان لێرە بوون یەکێکە لە پایتەختەکانی ئەمارەتی ئەردەڵان قەڵای زەڵم بەوە ناسراوەکە قەڵایەکی سەختی ئەمارەتی ئەردەڵان بووە قەڵای خانی پێوترێ ئەم شوێنەوارانە وای کردووە کە وەکو بەڵگەیەک بەدەست ئێمەوە بوون کە ژیان تایە بەردەوام بۆ لە کۆنەوە تاوەکو ئێستا ئەم شوێنانە کە ئێمە هەمان تا ئێستا هیچ شتێکیان بۆ نەکراوە تاوەکو خەڵک پێ سەردانیان بکات ڕێگایان بۆ چاک نەکراوە یا لێکۆڵینەوەیان لەسەر نەکراوە ئەوەندە ینی ئەکرێ وەکو گەشتی زانستی خوێندکارەکان بێنی لە زانکۆ ئەوانەی کە لە تاریخۆوانە خوێن ئاسەوارەوانە ئەتوان بێن لەم ناوچەیەدا ئەو شوێنانە ببینن و ئاسانکاریان بۆ بکرێ و ڕێگایان بۆ چاک بکرێت کە ئەمە زۆر زەرورە بکرێ بەڕاستی چونکە ئەمە ناسنامەی میلەتەکەی ئێمە ئەو شوێنەواران بەڵام هیچیان بۆ نەکراوە تاوەکو ئێستا مەسەلەن ئەوە کۆشکی کوڕمانەیە کۆشکی کناچەیشی پێوترێ لەو بەرەوە کە بەرامبەرێتی هەیە کە ئەوە شوێنەواری پاشای ساسانی یەزگوت کە شکاوە لەوێ هاتووە لێرە خۆی گرتوێتەوە لەو لە ناوچەیە کا بۆ پێوترێ وشکە ناو کە لەوێ خۆی گرتوێتەوە ماوە دوایی لێرەوە ڕۆشتۆ ئاخر شوێن کەوەکو باسەکرێت لە پاکستانە لەوێ ترگیانی دەرچوە و بۆ شێوەیە کوژراوە و ئەوەی کە باسەکرێت دراوە بە ئاوا و کۆتایی پێ هاتووە. سەبارەت بە ناوی زەڵم ڕاو بۆ چوونی جیاوازەیە پوختەی ئەو بۆچوونانە بەم شێوەیە زەڵم ناوی جایەکە کە بە شاخەکانی زەڵمەوە هەیە بۆ یەکەم جار ناوی زەڵم ناوی ئەو جایە بووە یان کورتکراوەی زێی لولو بووە واتە زێی لۆلەکان بەڵام لەسەر زار بەرە گۆڕاوە بووە بە زەڵم ویان زەڵم لە زاوەر لەمێوە و شێشی هەورامیە باواتای قەتپاڵی کەژەکان دێت دواتر بووە بە زەڵم یان دەوترێت زەڵم لە وشەی زێی لمەوە هاتووە کە ئاوەکەی لەگەڵ خۆیدا لمی زۆر دێنێت و زیخ و لیمی هەیە باز لەوەش دەکرێت زەڵم لە وشەی سەلمەوە هاتوو کە سەرکردێکی سەربازی ساسانی بووە سەرچاوی ئاوی زەڵم لە تاڤگەیەکی بەرزەوە بە قەتچیایەکەوە بە بەرزی 50 مەتر وەک بەفرێکی سپی دێتە خوارەوە ئاوێکی شیرین و سازگارە لەگەڵ ئاوی سیروان و تانجەرۆ یەک دەگرن و پێکەوە دەڕژێنە دەریاچەی دەربەندی خان سیمای سەیرانگای زەڵمیش ئەگەرچی دەستکردی دێکە خۆیەتی و کۆنا بەڵام بۆتە سەرچاوی خۆشێنی هەندێک لە خێزانەکانی دەی زەڵم جوانی زەڵم و دەست و نەخشی زەڵمیەکان لە شوێنە گەشتیارەکەدا بە شێوەیەکی جوان دیارە ئەوان خۆیان هەوڵیان داوە پەرە بەم شوێنە گەشتیارە بدەن ئەگەرچی بەشێک لە ڕێگای ناودێ تا سەیرانگاکە گرفتی بۆ گەشتیاران دروست کردووە بەڵام نەبووتە هۆی ئەوەی کە گەشتیاران ڕوو نەکەنە ناوچەکە ئەمە جگەلەوە باشترین ڕێگاشی بۆ دروست کراوە بەڵام نەبوونی ڕێنمایی گەشتیاری هۆکارێکە بۆ ئەوەی گەشتیاران بە ئاسانی نەگەنە سەرچاوی زەڵم کاگەحمەد وەک دانیشتوویەکی دێ لە ناو دوکانەکەی خۆیدا کەمێک گفتوگۆمان لەبارەی گەشتیاری و گرفتەکانی ناودێوە کرد وەڵایی من خواردەمەنی و ساردەمەنی و بیپسوشتم هێنا و ئیتر بە زۆری تەپڵ و دەف و گۆزە و ئەمە تەختەی گۆشتە و ئەمە هینە تەرمۆزەی ئاوە و ئەمە پێداویستیانن کە لێرە مەسەن گەشتیاریە بەکارێنەوە نیە قوربانگیانەمە یە بە زۆری بۆ جوانی بۆ ناو ماڵ ئەی کڕێ بۆ بەس ئەمە وەڵی ئەمە تەپڵ ئەمە گەنجە تۆزێ جەوی خۆی پێی ساڤەکا و وەڵا قوربانگیان ئەمە خۆم پێیان ئەڵێم بۆ نمونە دەدەفی کاگ عوسمان هەورامین بۆ بنێرن
50 دەفی هونەرمەندەکانی ترم بۆ بنێرن ئاواتر هەر بە ڕغبەتی خۆم کێم بوێ خۆیان دەوێت ڕسمشتیان هەیە دەوێت دروستیەکەن بۆم و بۆ مەنێرن قوربان گیان ئەمەدە هەورامانی ئەو دیوە دێت وەڵی ئەزانم بەس زۆر نا تۆ لە من باشتری وەڵام ئەمە دەروێشیە بەس ئەمەی من تۆزێ نیوە دەروێشی و نیوە لۆتیانێشە وەڵاهی لە چاو شوێنەکە و لە چاو ئەو خەڵکە زۆرەی یێت و باشین چونکە بەنسبەت دێکەوە گوندەکەەوە زۆر ناڕەحەتیەکێشین بۆ نمونە ڕۆژی وایە 200 سیارەیەت ئەم هەموو وڵی سوودەکەی زۆریەکەی بۆ ینی ئەوانەیە کە لە ناو ئاواییەکان سوودەکەی بۆ ئەمان نابێ ئێستا بۆ نمونە ئاواییەکە دۆری 22 ماڵی تایە لەوانەیە 10 نەفەری ئیش نەکات لەم چەما بەس ئەوەی لە خورماڵەوەیەت و بەڵێ هەر خەڵکی زەڵمی خۆمان خەڵکی گوندەکەی خۆم بەس ئەمانەی کە ئەرزەکەم ئەمانە لە ئاواییەکانین ئەم فوارێک لە دروست کردووە من مەبەستمە پرسیارەکەم بۆ شێوە بێ ئێوە تا چەند خۆتان توانا و تااقەتی ئەوەتان هەیە توانا و تااقەتی ئەوەتان هەیە مەسەن جوانکاری لە شوێنەکانی خۆتان نابکەن بۆ نمونە مەسەن ئەم شت کردەوە و شێوەیە جوان یعنی تا چەند ئەمە توانا و تااقەتی ئێوەیە و تا چەند کاریگەری هەیە لەسەر مشتری گەشتیار بێ بۆ لای ئێوەشت کوڕێ وەڵی قوربان گیان ئێستا بەنسبەت ئەم ئیشەی منەوە من ئەم ئیشەم کرد بۆ ئەوە نەمکرد بیکەم بە دوکانێک و ئیسفادەیەکی لێ بکەم تەنها مرتاحی دڵی خۆم ئەم شوێنە بوو پارەکەم شوێنە بینایە ئەوە ناکرێ بە هیچ بەڵامی تر خۆم هەڵسام وتم ئەبێ ئەمە جۆرێکی لێ بکەم ئەگەر میوانێ برادەرێ خزمێ ناسراوێک بێ ئێستا لە ژێرۆ بەشی 4-5 عیداکە ئەگەری شەڵامەش سەقفەکەی ئەمە هێشتا من دەستڕەنگین نیم ئەمە یانی مەبەس ڕاز مەبەس ئەم فوارە و ئاوار بۆ جوانی بەڵێ ئیسفادەی لێ یەکەم عەلەیکوم ئەسسەلام تا ساردیە لەو بەڕادا فرۆشم دەدانە ئاو لێرە فرۆشم ینی ئەمە زۆر دەوری هەیە تا ئەو دوو بەڕادەدام ناوە ئاوەکەش سارد ئاوەکاری سەرچاوەکەوەیە ناومە ئەرەوەڵا ئاوەکە ساردی شەو پاکیشە گەشتیار زۆرە قوربان گیان گەشتیاری ئیمساڵ زۆرە بەڵام وەکو ساڵان نییە وەکو نازانم خەڵک فەقیری فەقیرە وەکو بڵێ کەمی داهات و شتکەم کردووە ناوەکو تر تۆ چۆن وەسی زەڵمەکەی بۆ جوانی وەڵاهی زەڵم من وەکو خۆم مادام زەڵمم لە خۆم خۆشترەوێ زیاتر لە خۆم خۆشترمەوێ وەڵای تر جوانیەکەی ئەڵێ مانگی چواردە پێویست بە پەنجە ڕاکێشان ناکە ئەوە زەڵمەکەوەیەوە ئەوە دیمەنەکەیەوە هەرکە زیاتر بێ ئێستا عەرەبی وایە ساڵی دەجاریەت ئەگەر ناخۆش بێ یەک جار هاتی تر نایەتەوە بەم ناوە زەڵم ئاوەکەی سروشتە جوانەکەی وای کردەوە کە گەشتارێکی زۆر ڕووی تێکا بەڵام وەکو پێویست سوودی لێوە نەگیراوە ئەنی ئەگەر بکرێ بە دیزاینێکی جوان بە پرەنسیب بە پلان ئەو ئیشە حکوومەت پێ هەستێ بیکە گەورەترین داهاتێ بێ هەم بۆ حکوومەت هەم بۆ خەڵکی ناوچەکە بەڕاستی خەڵک لە بێکاری ڕزگاریە بێ خەڵک هەلی کار زۆرە بێ بۆ خەڵکی وە حکوومەت کارێکە کە خەڵک زیاتر ڕوو لەم ناوچانە بکات وە داهاتێکی گەورە بێ بۆ حکوومەت خۆشەر نیە ئینسان هەر پشت بە جۆرێک داهات ببەسێ زۆربەی وڵاتان ئێستا تورکیا لە پاڵ خۆمانەیە کاکە نزیکترین وڵات لە ئێمەوە تورکیایە ینی تۆ سەرەکی هەموو داهاتی لەسەر گەشتیاریە لە ساعت 80 داهاتەکانی زیاتر تورکیا لەسەر کەرتی گەشتیاریە ئێمەش ئەکرێت سوود لەمە وەرگگیرین بەڕاستی تەجروبەمانە بێ یا وڵاتێکی تەسنیعیبی وەکو شوێنی تجارەت بی وەکو دوبەی و ئەوانە کە هیچ کەس لەو خلیجی عەرەبیا ئیدارەی نەکرد بەڵام ئێستا وای لێ هاتۆ مەرکەزی تجارەتی عالەم دوبەیە ئەنی تۆ دەتوانی سوود لە گەشتیارێکە وەربگری وای لێ بکەی بێ مەرکەزێکی تجاری گەورە بۆ وڵات ئیسفادەی لێ بکرێ گەشتیاری شەرت ئەوە نییە تەنها لە هاوینا خەڵک بێت و ڕووکاتە ناوچە گەشتیاریەکان یعنی ئەم ناوچە بە حکومێ بەفری لێبارێت چیاکان سەختن ئەکرێت لە زستانیشە ئەکرێت لە زستانیشە گەشتیاری زستانەی بۆ بێت لە پاییزە سروشتە جوانەکەی واکە کە خەڵک بۆی بێت وەرزەکانی تر بە هەمان شێوە ئەنێ وای لێ تەنها لە بەهار و هاوینە زیاتر هاوینیش خەڵک بەهۆی فێرکی ناوچەکەەوە ڕوەکاتە ئێرە تۆ ئەکرێ گۆڕانکاری بکەیت ئەکرێ ڕێگاوبانی وای بۆ دروستکەی شنگڵبانەی تیا بکەیت
شتی تر هەیە تیا بکەیت تەلەفریک هەیە ئەوە هەیە وای لێ بکەی خەڵک زۆرترین خەڵک ڕوو لەم ناوچانە بکات. نەک هەر زەڵم شوێنەکانی تری هەورامانیش چکە لە سەردەمی خۆیانە بە عەشقێکی جوانەوە تەڵانەکان باخەکان بە سەلیقەیەکی هەورامیانە بیناکراون هەر کەسێکی گەشتیار و تۆریستکە دێتە ئێرەوە حتمەن بەر ئەو سەلیقە و ماڵە فێنکە جوانە ئەکەوێ ینی گەشتیار خۆی دیالەکتیکێکگەی لە نێوان گەشتیار و شوێندا ئەو شوێنێکە گەشتی بۆکەن دیالەکتیکێکگەی لە نێوان گەشتیار و شوێندا دەبێت شوێن خاوەنی ئەو شوێنەتیە بێ خاوەنی ئەو سەلیقە و تایبەتمەندی کولتوریە بێ لەبەرەوەی چونکە ئەگەر ئەوەی تیانە بێ کاتێک گەشتیارێک دێ ئەو دیالەکتیکە ڕوونادا یعنی بەر ئەم شوێنە ناکەوێت وەختێک بەر شوێن نەکەوت تۆ ناتوانێت ئەو چێژە وەربگری بۆیە تۆ سیر دەکەی مەسەڵەن تەماشا دەکەی لە هەشتاکاندا کاتێک داهاتیتە هەر سەیرانگایەک لە سەیرانگاکانی کوردستان بە تایبەت ئەوانی هەورامان بەرام سەلیقە هونەری و تایبەتمەندی ئەکەوتی لەبەرەوە تۆ ئێستا چونکە مۆدێرن هاتووە بە جیهانی بوون هاتووە وەکو جاران وەکو پێویست ئەو شوێنیەتە لە ناو شوێنەکانی هەورامانە نەماوە هەموو شوێنێک بە شوێنەتیەوە شوێنە دەبێت ڕووداوێکە بێ سەلیقەیەکی هونەری هەبێ وەزعێک بێتە پێشەوە تا لە ناو ئەم ماڵەدا ئەم شوێنە کە تۆ بە سەلیقەی خۆت دروستیەکەی ببێ بە خاوەنی زیندویەتیەک ببێ بە خاوەنی ئەوەی کە خەڵک کاتێک کە ڕووی تێدەکات حەز بکا بەر ئەو شوێنە کەوتووە و ماڵێک ئەبێ بۆ ئیسراحەتکردن و ئەمانە لێرە لایانی ڕسمی گەشت و گوزاری هەڵەبجەیە کە ئەتوانم بڵێم ئیشیان کردووە ناڵێم ئیشیان نەکردو بەڵام چونکە شوێنەکە شوێنێکی سەختە و پێویستی بە دەوڵەتێ پێویستی بە پرۆژێکی درێژخانێ نەیانتوانێت بەو شوێ ئیش بکەن لەبەرەوە تۆ سیر دەکەی جاران ئەم شوێنە هیچ خزمەتگوزارێکی نەبوو بەڵام چونکە لە ڕووی سروشتەوە ئانی بە شێوەیەکی تەبیعی خۆی لەدایک بوو لەسەر ئەو زەق و سەلیقەی پێشتر باسمان کرد هیچ خزمەتگوزارێکیش نەبوو بەڵام خەڵکەکە داهات دەستی دەکرد بۆ شوێنێکی خۆش دێت ئێستا لەبەرەوەی کە بە حساب خزمەتگوزاری بۆ کرا و خەڵکەکە خۆی پارێکی دەستکەوتووە شوێنەکانی ئاوادان کردوێتەوە هیچ ئاو سەوزایەکی نێشتەوە تۆ تەهاتیتە ئێرەش ئاوەکەت نەبینی جاران شوێنێکی زۆر خۆش بوو ئێرە بەڵام حکومەت نەیپرسیوەتەوە لەم شوێنە أمركم أخوي لاري روحكم فاشي لاري أمركم أخوي لاري روحكم فاشي لاري لقي مبارك لەم کەناڵی ئێوەوە دوایەوە کە دیسان بە خێراتتانەکەم دووبارە داواکەم لە حکوومەت بەڕاستی ئاوڕێکی جدی لە ناوچەکانی ئێمە باتەوە بە تایبەتی لە هەورامە سەرمایەکی گەورەیە چ لە ڕووی کەلتوریەوە چ لە ڕووی مێژوویە چ بۆ گەشتیاریش سبشتە جوانەکەی بەڕاستی و ئاوڕێکی جدی باتەوە بە تایبەتی لە سەرچاوی زەڵم لەو خەڵکی کە هەیە بۆی خەڵکی زیاتریش بێتەوە گوندەکە لە گوندەکانی شتەجێبێ و بەو عادەت و تەقالیدە کۆنەی خۆیەوە خەریک بێت کە هەم مەڕداری و گەشتیاری و ئەوە بێت ئاژەڵداری و ئەوانە بکات باغداری بکات هەلی ئەوەی بۆ بڕەخسێت کە لە ناوچەکەی خۆیان بێت نەچێتە شارەکان بۆ شێوەی لە شوێنەکانی کە نیشتەجێ بێت و نازانێت چی بکا بەڕاستی نازانێت چی بکا بەڕاستی لە ڕووی مەکتەبەوە سێرەکەی قوتابخانەی نییە لە ڕووی نەخۆشخانەوە سێرەکەی نەخۆشخانەی تیان نییە یعنی حکومەت ئەبێ ئاوەڕ جدی لەم شوێنانە باتەوە ئەولەویاتی ئیشەکانی ئەم ناوژانە بێ بەڕاستی چکەمانە پێشتر وێران بوون پێشتر لانکەی شۆڕشەکان بوون شۆڕش لە کۆنەوە هاتاوەکو هاتوتە ئەم دوایان و تا ڕاپەڕینیش خەڵک لەو ناوچانە خەباتی کردووە شۆڕشی ئەیلول بێ شۆڕشی نوێگەلەکەمان بوو بێ هەر هەموو شۆڕشەکان لێرە گیرساونەتەوە بەهۆی سروشی ناوچەکەەوە بەهۆی سەختی ناوچەکەەوە بەهۆی ئەوەی کە حکومەت نەیتوانێتی بە ئاسان دەستی بگاتە ئەم ناوچانە بە شێوەیەکی ئاسان ئەمە وای کرد کە شۆڕش دەم ناوچانە بەردەوام بێ بەڵام وەکو پێویست خزمەتیان نەکراوە بەڕاست هیچ نەبێ داوا لە حکومەتەکەن هیچ نەبێ بیگەڕێنێتەوە بۆەوە ساڵانی پێشەوەی کە دابەزیوە هەر بیگەڕێتەوە بۆ ساڵانی کە پێشەوەی کە هاتوۆتە خوارەوە یعنی ئێمە فیستیڤاڵی هەورامانیشمان هەر بۆ ئەمە کرد بەڕاستی زەڵم لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحەی خورماڵەوە و سەر بە پارێزگای هەڵەبجێ و کەوتۆتە باکووری شاری هەڵەبجەوە بە دووری 20 کیلۆمەتر دەی زەڵم لە ناو دۆڵێکە کە ناوی دۆڵەکە بە زەڵم ناسراوە ئاوی و ڕووباری زەڵم بە ناوەڕاستی دۆڵەکەدا دێتە خوارەوە تافگە لەسەر تافگە بە بەردەمی دێی ئەحمەد ئاوادا گوزەر ئەکات تا دەگاتە دەشتی شارە زور ئەم بەرو ئەوبەری دۆڵەکە شاخ و تەپۆڵکەیە و ئەم بەرو ئەوبەری ئاوەکە باخ و باخاتە و جۆرەها میوەی تێدایە دەی زەڵم نزیکە لە سنووری ئێران و هەوارێکێک کە پێی ئەگوترێت داڵانی لوتکەی داڵانی 2000 متر لە ئاسی ڕووی دەریاوە بەرزە
لە باکووری دێکەدا شاخێکی بەرزەیە کە پێی ئەگوترێت شاخی زەردا بەرامبەر ئەو شاخەواتە لە باشووری دێکەوە شاخ و تەپێکی بەرزەیە کە ئەشکەوتێکی گەورەی تێدایە کە پێی ئەگوترێت ئەشکەوتی گردە. هەروە لە باشووری ڕۆژهەڵاتی دێکەوە شاخێکەیە کە پێی ئەگوترێت قەڵاسۆڵی. ئەم دێ ئەکەوێتە دامێنی چیا سەرکەشەکانی هەورامان لە ڕووی ئیداریەوە سەر بە نەحەی خورماڵە و نزیکەی 7 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی شارەچەی خورماڵەوە دوورە. سنووریم دەیە بەم شێوەیە دەست پێ ئەکات لە باشووریەوە دەی ئەحمەداوە، لە ڕۆژهەڵاتیەوە دەی دەرەیمەڕ و لە ڕۆژئاواوە دەی هانەی قوڵ و یاڵامپەیە، لە باکووریەوە لووتکەی داڵانی و ملەخوردا کە سنووری نێوان عێراق و ئێرانە. هەردوو دۆڵی کەرەجاڵ لە باکوور و وشکەناو لە ڕۆژئاوایدایە، خۆشی لە ناو دۆڵێکدایە کە بە دۆڵی زەڵم ناسراوە. دروستکردنەوەی خانووەکان بە شێوە جارانیەکەی کۆن بەشێکە لەو وێنە جوانانەی کە لە زەڵمدا هەیە. لێرە مرۆڤ کەیەت جوانیەکی وا ئەبینێت کە تام و چێژێکی پڕ کوردەواریانەی هەیە. ئەم ناوچەکە ناوچێکی گەشتیاریە توانرێ سوودی لێبێنێت و خەڵک بە شێوەیەک ئاشنا بێت بە دەست و بازووی کوردەکان بە چی شێوەیەک نیشتیمانیان ئاوەدان کردێتەوە بەرد لەسەر بەر بەو شێوەیە کە تا ئێساش ماوەتەوە. ئومێدین کە نیشتیمان جوانتر ئاوەدان بێتەوە و دەرگا و پەنجەرەکانمان بە داخراوی نەبینین، هەمیشە کراوە بن هەم بە ڕووی نیشتیمانە خۆشەویستەکە و ئاوەدانی و هەم بە ڕووی گەشتیارانی شاکە ئەم ناوچەیە ناوچێکی گەشتیاریە. جا سوزاني وليلى ديارني جدني كلي عاشقان خازل مشاوير كلي عاشقان عزيز المشاوير وشي زل من الله وسير زي من الله وشي زل من الله أوسير زي من الله خيمة وقور علاج خاد الكرو خيمة خيمة وقور علاج عزيز الكرو خيمة سيكي زير دايا وسير دامال سيكي زير دايا وسيري دامل مرخوي زانو عزيز شش مصري عمل مرخوي دەی زەڵم ناوچەیەکی کشتتوکاڵی و باغداری گرنگە، دەتوانرێت سەرچاوەیەکی گرنگی داهات بێت لە بواری کشتتوکاڵی و باغداریە. دەستبار دەبێت بۆ گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان و ناوچەکە. بەپێی ئامارێک زەڵم 679 دۆنم زەوی هەیە. بەهۆی بێپلانی حکومەت و وەزارەتی گەشت و گوزار ئەم ناوچەیە بە تەواوی فرامۆشکراوە. دەکرا بودجێکی تایبەتی بۆ تەرخان بکرایە تاکو ببوایە بە بەشێک لە بودجەی وڵات و کەمتر پشت بە داهاتی نەوت ببەستن. دەکرێت داهاتی ئەم ناوچە گەشتیارە بکرێت بە سێ ئەوەندە بە دابینکردنی بودجەیەکی تایبەت بۆ ئەم بوارە بۆ نمونە بە فراوانکردنی ئەم ناوچە گەشتیاریە. پێویستە حکومەت گرنگیدان بە بواری گەشتیاری بکاتە لە پێشینەی کارەکانی بۆ ئەوەی داهاتی گەشتیاری بەشێک بێت لە داهاتی نەتەوە. بە تایبەت لە ئێستا پشت بەستن بە تەنها یەکسەرچاوە بە تایبەت نەوت مەترسی هەرەسێنانی سیستەمی ئابووریە.
وەک باس کراوە توێژینەوە لەسەر زەڵم کراوە ئەڵێن خەڵکی زەڵم بۆ بژێوی ژیانی ڕۆژانیان لە بناری ئەحمەداوە گەنم و جویان کردووە بۆ ئەوەی پێویستی ژیانیان دابینکەن زەڵم لە چاودێکانی تردا دەوڵەمەند بووە وهۆی ئەو ئاشانەوە کە نزیکەی 12 ئاشی تێدا بووە کە هی خەڵکی دێبووە هەروەها زۆربەشیان ئاژەڵدار بوون و لە پاڵ ئەوەشدا باغداریان کردووە هەروەها حیوانی وردیشی تێدا بووە یەکەم شوان مچەی خاڵە نەسەب بووە دوا بدای ئەو حەمەجەزا بووە مانگانە خەڵکی دێ پاران کۆ دەکردەوە بۆ ئەو شوانە دەجێرنەوە لە ڕۆژێکدا 16 باری هێسر هەنجیریان فرۆشتووە ئاغا و کوێخای زەڵم ئەڵاخان و محمودخانی دزلی بوون ئەمانەوە بەڵام وەکو ئەنجومەن یاخود مەسئولی زەڵم مستەفا عەبدوڵڵا بووە هەروەها کۆمەڵک شەوگەی تێدا بووە کە بریتین لە شەوگەی شێخەمین دۆڵی کەرەجاڵ ئەم شەوگانە لانکەی پارتە سیاسیەکان بووە لەوانە شیوعەکان پارتی کە نزیکەی 10 ساڵ لەوێ ماونەتەوە سەبارەت بە ئاوی زەڵم ئەجێرنەوە کاتی خۆی وشی کردووە لە هەمان کاتیشدا ساڵی وە هەبووە بە هاویندا ئاوی زەڵم هەڵقوڵاوە جیاواز لە ساڵانی تر هەندێکی تر لەو پیشانەی کە خەڵکی لەو کاتەدا پێوەی سەرقاڵ بووە بریتی بوون لە تەنەکەساس جۆڵایی جاجم دروستکردن وڵاغداری و کڵاشچینین و ناڵبەندی بوون ناوچەکە پڕە لە باخ و باخات و گرنگترین بەرهەمەکانی هەنار گوێ سەنجیر ترێ و زۆری تریش بەرهەم دەێنرێت سەرجەمی باخ و باخاتی 156 دۆنمە و 59 دۆنم دێم بەڵام باغداری لەم ناوچێدا شێوازی تایبەت بە خۆی وەردەگرێت جیاواز ناوچەکانی تری کوردستان ئەویش بۆی سەختی ناوچەکە و زۆری بەردەڵان کە نزیکەی لە 1970 ڕوبەری دێ بەردەڵانە بۆیە پەنا دەبەنە بەر دروستکردنی تەڵان من وەختەیە کە بابام تێگە بابام بیان مامۆ تاتێم بیان واتەر ما حەمەڵەنین و جوانمیری نامی بیان ئیسای جوانمیری بێمە هەمنامێ ئاوینێ وەخت وێژ ئینە یاگە و ماواشا بیان ئی وڵاتە هەکامێنی ئی وڵاتە چۆڵ بیان دوێنێ ئانە هاڵی دەگا کۆنیژ ماچە دەگا کۆنیژ ماچە ماچە چۆڵ و هۆر بەغەر و باڵاری گەڵەوە حیز نامان پێی وڵاتەرێ حیز نامان پێی وڵاتەرێ ئامێنێ دوێنێ واگە چاگە دیوەر چەمیانێ شاکردێنێەوە چاگە بێنێ چاگە نیشتەجە جا بێنێ تا دوێ ساڵی تا دوێ ساڵی چاودای ئینە دەم و بابای مەپسەڵمانە پێسە تۆ ئامان قسەیش چەناتەنش هەمەدەمین تۆ من گەرەکمە قسە چەنە پەرس و تۆ وەختی وێژ ئامانی وڵاتە منی چایم کردەنە ناحیز مەزان و برا چایم کردن لاشانە بێنە قسەکە ئانیم ژنیێنێ والله هەر ئی باخێما بێنێ برا یان دەساندەست هەر باخێ مەسەر گرمام و مامۆزای یۆترینی بێنێ ئەچێنە بابام ئەچێگەنە بیان ئێمە پۆڵۆسە بێنێ یانە ماموام و تاتەین ئاوەروی دەگێت تا ملۆ و ئینێ تایانە و یەحیای ئانە گرهین و ئێمە بیان تاتە و یەحیای برامە هەرمان و کار تا چێش بێن هەرمان و کار ئەتە حیوان ما بیان گاوێ ما بێنی گاو و حیوان ما بیان و ئەچی شارە زوریکنە زەمین ما بیان خەلە شاکردن خەلە شاکردن ئەتر پانەژی وایە مێوەی شابیان بەردەر کارەوان شاکردن جارهنا وظنيني نشوي وناضي أرونا وظنيني نشوي وناضي باكل بي ورريه دي شاو بعضي باكل بي ورريه دي شاو بعضي عودي وغودوزي باصي شاو كريا عودي وغودوزي باصي شاو كريا دي واض بينوزي عواتمي وبريا ديذي واض بيدوزي عواتمي وبريا رجيار بيبقيلو آرامو ويميني رجيار بيبقيلو آرامو ويميني ترموي ونيماني حوري سير زميني ترموي ونيماني حوري سير زميني شرمي قولي كزين كم ويبو شرمي قولي
ولي كذا نكم وو تقول إم بيني زلايني وتو تقول إم بيني زلايني تو قولاني وياري ريحاني يبايزي قولاني وياري أرهبا وانمي ريحاني يبايزي إچكام يعني بوني توينلان عزيزي عزيز ما وكيرو دعاي مرداني عزيز ما وكيرو دعاي مرداني هرشي داين ماني